پەروەردگارەوەیە بۆیە شوێن کەوتووی ژیان عادی بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ ئێمە بە ئامانجی لە نزیکەوە ئاگادار بوون لە کاروباری ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندی سۆران سەردانی ئەنجومەنی خوشکانمان کرد لە مەڵبەندی سۆران لە نزیکەوە لەگەڵ ئەو خوشکانە تاو توێ ئیش و کارەکانمان کرد ئەو بەتایبەت لەم قۆناغە نوێی کار و خەبات و کاروانی ئیسلامی پاشان لەگەڵ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دیسان لەگەڵ خوشکانیانە کۆبینەوە لە کۆڕێکدا باس لە گرنگی و ڕۆڵی پێگەی ژنمان کرد لە کاری بانگەوازی ئیسلامیدا هەر لە سەرەتاوە بەپێی ئەو ئاەتانەی کە خوای پەروەردگار ئاماژەی پێدەکات بە ئەرک و بەرپرسیارەتی ئافرەت لە ئیسلامدا و لە خێزاندا و پاشان لە کۆمەڵگەدا و زۆر خۆشحاڵ بووین کاتێک بە بینیمان خوشکانمان بە گوڕوتینێکی زۆرەوە ماندوو دەبن کار و چالاکی دەکەن بۆ خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و بەرەو پێشچوونی ئیسلام لە دەڤەرەکە و لە لایەکی تریشەوە بەشداری کۆمەڵێک دایک لەگەڵ دایکی بەتەمەن لەگەڵ ئەو ئافرەتانە ئەوە جێگەی دڵخۆشیەکی زیاتری ئێمە بوو کە ئەمە نیشانەی ئەوەیە کە دایکان بەڕاستی ماندوو نەناسانە پشتیوانی ئافرەتان و ئەنجومەنەکانی ئێمە دەکەن بۆ ئەوی زیاتر بتوانن خزمەت بکەن و بەرەو پێشوچن و لە مەراسیمەکەشدا دیارە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵێ دیاریان ئامادە کردووە بۆ ئەو خوشکانەی کە ئیش دەکەن ماندوو دەبن کە ئەمەش جێی دەستخۆشیەکی زیاترە بۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کە نیشانەی خەمخۆری و دڵسۆزیانە بۆ ئەو کاروان و خەباتە ئیسلامی